هاتون بۆ فامیلی مۆڵ؟ وەڵاهی لەو گەشتکردنەکە هاتووی. لۆ چی هاتن؟ بۆ پیاسەکردن. باشە بەخێر بێن سەرچاو فامیلی مۆڵتان پێ چۆنە؟ باشە زۆر. بەلای تۆ زۆر خۆشە. هەر لە خۆشیابن هیچتان کڕیوان بۆ نان خواردن هاتوون؟ ناخواردن لە ناخواردن هاتوون. ئێ باشە دەیڵە من پرسیارێکتان لێ یەکەم بەشک و ببنە خاوەن خەڵات و بچن بە فرینان خۆن باش نییە؟ فەرموو. حەستان لە تێکساس چیکن هەیە کنتاکی مریشکی کنتاکی؟ دەست حەزی لێ؟ باشە پرسیارێکتان لێ دەکەم مەتەڵە بیبینی لەبەری ناکەی کە لەبەرت کرد نایبینی. تۆ دەڵێ چی و دوایی ئەمە لای تۆش بزانم بیری لێ بکەرەوە بۆتان دووبارەکەمەوە بیبینی لەبەری ناکەی کە لەبەرت کرد نایبینی. عەدەسەیە؟ نا بیگۆڕە تۆ بیرکەرەوە کفنە تۆڵی کفنە چۆن نزانی؟ آخر کە بیبینی لەبەر ناکەی بەڵام کە مردی بەخۆی لەبەرتەکەن و نایبینیتەوە وایە دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم پێبەن فەرموو ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێستام شنە تێکساس چیکن لێ بە فرینان خۆن باشە بەدڵتانە شتێکی خۆشم بۆ باز ناکەن ئەمە چی پێکەنی؟ وەڵاهی ڕووخۆش. ڕووخۆشی؟ بێ باشە یاخوادایم ڕووخۆش بی بەسەراتێک خۆشم بۆ باسکە بەمایکە سوورەکە پێکەنی؟ بینیت ئەوە کێ ڕۆی ئەوە من هەر یەم و تۆ هەرە ڕۆی وەرە وەرە بۆ پێشە وەرە بەرنامەکەی بەتان بینیوە؟ دیمە؟ مایکە سوورەکە بەر با مایکە سوورەکە مایکە سوورەکەت بینیوە ئەی تۆ؟ پێتان چۆنە بەرنامەکەمان؟ زۆر باشە دەستان خۆش بەلای تۆ چۆنە بەرنامەکەمان؟ باشە؟ بێ باشە هەر لە خۆشیابن زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس کاکەگیان دەستە خۆش بێ سپاس کاتێک خۆش خواتان لەگەڵ.